ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز ناوڕۆتۆفیقم لە خێمشەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر وردەکاری ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ دابینکردنی دەرماڵەیە یا هاوکاریە یاخود مینحەیە بۆ وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان. ئەم بڕیارە دوای چەند ڕۆژ لە خۆپیشاندان و ناڕەزای دەربڕینی سەرجەم خوێندکارانی هەرێمی کوردستان بوو لە شار و شارۆچکەکان، خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان. بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیمان لەم خۆپیشاندانە ینی دوو ئاراستە بوو. ئاراستەیەک خوێندکاران بوو کە داوای مافێشی ڕەوای خۆیان دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئاراستەیەشی دیکەشیان بە تێکدانی هەم خۆپیشاندانی خوێندکاران هەم سووتاندنی وەکۆم ڕۆبینیمان کۆمەڵێک لە دام و دەستگا و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە ئەمە بەڕاستی دوجار زیانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و جارێکی دیکە بێ لە پارەی هاوڵاتیان و فەرمانبەران و خوێندکاران و خەڵکی ئەم وڵاتە نۆژەم کرێتەوە کە ئەمە زەرەرێکی گەورەیە هەم لە خۆمان هەم لە سەرجەم دام و دەستگاکانمان کە خزمەتەکە بە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە. ئەم شۆ قسەکەین لەسەر وردەکاری بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی دەرماڵە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم. زۆر بەڕێز دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە سەودای لەگەڵمە بەخێر بێت دکتۆر، سپاس دەکەم. هەروەها بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیشیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان. کاک لوقمان سڵاو دەبێت، بەخێر بێت، سپاس دەکەم. دکتۆر ئالان سەرەتا بە لە جەنابتەوە دەست پێ بکەم، جارێ ناچینە سەر بڕیارەکە بە ڕێکی بەڕێزیش بزانین وەکو سەرۆکی زانکۆی پۆلیتەکنی سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایی خوێندکاران بەوەی کە داوای مافیشی ڕەوای خۆیانەکەن لە هەرێمی کوردستان. ئەویش دەرماڵەیە کە لە ساڵی 2014 بڕاوە. خوێندنەوەتان چییە بۆ ئەم بارودۆخە و ئێوە چی داواکەن لە خوێندکاران و لە ڕێگەیەوە پامیشتان چیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی خۆشەویست، سڵاو لە خوێندکارانی خۆڕاگری زانکۆکانی کوردستان. لێرە پێیانڵێن لەگەڵ داواکارەکانیانی سوپاسیانەکەین کە ئاوا سوورن لەسەر مافەکانیان، وەرگرتنی مافەکانیان و داواکردنی مافەکانیان بۆ باشترکردنی بارودۆخی زانکۆکانی هەرێمی کوردستان و باشترکردنی پرۆسەی خوێندن. سڵاو ڕێزم بۆ کاک لوقمان، میوانە بەڕێزەکەتان. ئێمە لێرەوە بەڕاستی ئێمە هەموو جارە ئێمە زانکۆین و زانکۆ بەشێکی گرنگ لە ناو کۆمەلگایە، هەموو جارێ قسەیەمان کردووە و کارکردنی زانکۆ لەگەڵ چەند چینێکی زۆر گرنگن. ئەویش گەنجان و خوێندکارانن کە ڕۆحی ئەم کۆمەلگایان، مامۆستایان و پرۆفیسۆر و دکتۆرن کە کەسانی ڕۆشنبیری ئەم کۆمەلگایان و فەرمانبەران کە کەسانێکی بەڕێزن خزمەتی ئەم دووچینەکەن و خزمەتی خوێندکارانەکەن. بەڕاستی مامەڵەکردن لەناو ئەم چینە جیاوازانە کارێکی زۆر پیرۆزە بەڕای من و زانکۆ لێرەوە پیرۆزی خۆی وەرگردەوە بۆ خزمەتی کۆمەلگاکە. من پرسیارەکەی تۆ ئەوەیە ئێمە لە ناو بارودۆخێکان ئەمڕۆ خوێندکاران داوای مافی خۆیانەکەن و خوێندکاران بوونەتە بەشێک لە پرۆسەیەکی کۆمەڵایەتی سیاسی ڕۆشنبیری بەڕاستی لە ناو هەرێمی کوردستان. نابێت ئەو ڕۆڵە گرنگە بە هەر شێوەیەک بێت، نابێت گرنگی پێ نەدرێەوە، نابێت ئاوڕێ نەدرێتەوە. جیلێک دروست بووە ئەبێ ئاگامان لەوە بێ کە گەشتۆتە قۆناغێک پێویستیمان بەوەی دووبارە متمانە دروستکەینەوە لەگەڵم جیلەیە. جیلێکی نوێیە و ئەوێت لێمان تێبگاوە، ئێمانێ ئەبێ لی تێبگەین. لە قۆناغێکی نوێی بەڕای من حکوومەتی کوردیان ئێمە و هەرێمی کوردستانە بەرە قۆناغێکی نوێ ئەڕوات. پێ دوایمە تەجروبەیەکی تازەیە، 30 ساڵ ئەزمموی حکومڕانی دوای ئەمە جیلێک دروست بووە، ئێستا عمری 30 ساڵە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان دایک بووە. ئەمە ئاوردانەوەیکی گرنگیەوێ و ئەبێت بە خۆمانە بچینەوە. سیستەمی حکومڕانی بەڕاستی متمانە ئومێد و متمانە نەماوە بە زۆر شت، ئومێد و متمانە نەماوە بە سیاست و بە شێوازی حکومڕانی و بە خوێندن و بە هەلی کار و بە بازار و تەنانەت لەگەڵ ڕێزمان بە میدیاش لە هەندێک جارە لەگەڵ متمانە نەماوە بە زانکۆکان و پرۆسەی خوێندنیش. من ئەوەت پێڵێم ئەم هەموو بێمتمانەیە و ناومێدیە بارودۆخێکی دروست کردوسە خوێندکاران. ئێمە ئەمانەیە پێشەکی جارێ ئەو مێدە و ئەو متمانیان لەگەڵ دروستکەینەوە. ناکرێت دکتۆر ئەتوانرێەوە دروستکرێتەوە. جا من باسی ئەوە بکەم متمانەکە
ئەمە بەشی خوێندکارانە ئەی مامۆستایان متمانیان ماوە بە پرۆسەکان بە پرۆسی حکومڕانیان بە پرۆسی خوێندن ئەی فەرمانبەران ماویانە ئەی باشە کۆمەلگاکە ماوێتی ئەی بازار خۆی متمانی بەکاری بازار ماوە زانی ئمە پێستیمان بە استقرارێکی سیاسی فکری هەیە بۆی بتوانین بە هێمنی بڕیار بدەین چۆن ئەم هەرێمە بەرینە ڕێوە ناکرێمە هەر لەگەڵ قەیران و ئەزەماتە بینەڕێەوە ڕاستە ناو قەیران ئاژین قەیران دروستە بێ بەڵام هەندێک قەیران خۆمان دروستەکەین ئێمە هەر لەم شوێنە هەر لەم بەرنامانەی بەڕێستانەوە داوامان کردووە وتومانە زانکۆ بەشێکی گرنگەوە دەستبردن بۆ ئایندەی وڵاتەکەمان خوێندکارانن هێڵی سوورە و دوای ئەمە گرفتە گەورەکان دروستە بێ هەر لێرەوە باسی ئەومان کردو پێشتر بەڵام دروستکردنی کێشە بە بەردەوامی لەسەر لەگەڵ زانکۆکانە و زانکۆکان ڕۆڵی گرنگیان تێنەگەشتن هەبێ بۆ ڕۆڵە گرنگەکەی زانکۆکان یان پەروەردە یان تەندروستی هەموو جارێ ئەم سێ نمونەیەنەوە چکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە پەیوەندی بە مناڵەکانمانەیە پەیوەندی بە ئایندەی گەنجانەوەیە ناکرێت من بە تۆ بڵێم تۆ بە گەنجان بڵێم ئێوە سەرکردەی ئایندەن بەڵام من نتوانم خوێندنێکی متمانە پێکرای پێشکەشکەم و خزمەت گوزارێکی متمانە پێکرای پێشکەشکەم ئەویش دەبەرەوەی کێشەی داراییمان هەیەەوە کێشەکان هەندێک جار هەستەکەین دروست دەکرێت بوونی دەرماڵە لە کاتێکە کە هەرێمی کوردستان هەبووە و نەبوونی دەرماڵە لە قەیرانە ئەمانە هەمووی ئاوردانەوەی ئەوێ من ئەگەر حەزەکەی بەڕقم پێدەڵم ئەگەر مەجالم بێتێ وەڵام مەجال تێمێ بەڵام لە داهاتوو لە پرسیارەکانی داتوو بەڵام من ئەمە یەک پرسیار لە بەڕێز بکەم دکتۆر ئالان ینی ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا کۆمەڵی خاڵی گرنگە کە لەم هەرێمی کوردستانەیە ئێمە پێوەی ئەناڵێنین ینی هەموو چین و توێژەکانی گرتوتەوە ئەوەی کە ئەگوزارێت هۆکاری ئەوەیە کە لە ڕابردووە کەڵەکە بوو و حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانیوە چارەسەریکە پێ دوایە ئەم جوڵەی خوێندکاران کە کردیان خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان ئەتوانین بڵین جۆرە هەژانێک وریاکردنەوەیەکی حکوومەت هەرێمی کوردستان دروست دەکات و ئەمەی کە حکوومەت هەرێمی کوردستان ئەمڕۆ بڕیاری لێیاوە ئەمە خوێندکاران ڕازی ئەکات و ئێوەی زانکۆکان ڕازیەکە و پەیمانگاکان ڕازیەکە بەڕاستی بەم بڕیارە ئەزانی چی ئێمە تەعامل لەگەڵ پرۆسەیەکی زۆر زیندووەکەی نەویش پرۆسەی خوێندن و خوێندکارە یعنی من بەیانەکە کە بڵاو کرایەوەکو خۆی بۆتە خوێنمەوە و ئێمە چیمانەوێت تەرخانکردنی پشتیوانی دارایی بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ باشترکردنی بارودۆخی بەشە ناوخۆیەکان و دۆخی قوتابیان و خوێندکاران و زانکۆ و پەیمانگاکان یعنی ئەمە چەند ساڵە داوایەوەکەین باشە بەڵام بۆچی ئەو جوڵانەوەی دروست بێیان ئەو خوێنە نوێی خوێندکاران ئێستا دروست بووە لەناو شەقامە بۆ بەو شێوازە بۆ ببێ بە هۆی ئەوەی کە گرژی دروست بێ لە سلێمانیە ئەنجا ئێمە وەڵام بدرێتەوە ئەمە جێگای پرسیارە سووتێ شوێن تێک بدرێت جێگای پرسیارە بۆچی خوێندکاران چوونە سەرجادە لەبەرەوەی هەستیان کرد ئەگەر بێتە سەر حقیقەت زانکۆکانیش هەستمان بەوە کردووە کە وەڵامدانەوە نییە بۆ نووسراوەکانمان بۆ داواکارەکانمان لە کاتێکە ئەمە ژمارەیەکی زۆری خوێندکار وەرەگرین خۆ ئەبێت پێداویستیمان بۆ تەرخان بکرێت کاکە پێداویستیمان بۆ تەرخان مەکە داهاتی خۆمان بەرەوە بە خۆمان با بتوانین خزمەتی دوو خوێندکار بکەین نیوەی داهاتەکەشتان لە ڕوو ئێستا 170 داهاتمانەدەنەوە بەڵام داهاتی ساڵێکی پێش ئێستا کە 3 میلیارە ناوباقا ئێستا دەستی بەسەرای گیراوە هی زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی من حەزەکەم ڕقەمەکان وەکو خۆی کەشف بکەم جا من لەسەر ئەو مۆزۆی ڕقەمانە دوایمێ زۆر لەسەرەوە باشە دکتۆر بەڵام کە تۆ پارەکەی خۆتت نێنەوە بۆ خزمەتی خوێندکار بۆی لە ڕوومان بێ بەیانی کە خوێندکار هاتە سەرجادە بچین لەگەڵیان پێ بڵێن ئێمە ئەتوانین خزمەتتانکەین ئێمە قەنەعەتمان بۆ نەماوە کە بتوانین بەم سیستەمەی 1960 دارایی تعلیم ئێستاش ئێمە ڕێنمایە ساڵی 1960 جێبەجێەکەین لە حکوومەتی بەڵام تۆ داوام لەکەی خوێندنی ساڵی 2021 پێشکەشکەم یعنی ئەزانکی 6 ساڵیان لە بینە خۆ گونجاندن لەگەڵەوە ئەستەمە بەڕاستی ناکرێت ینی تەکنۆلۆژیا بە شێوازێکە ڕوا و تعلیمات و یاسا و ڕێسا بە شێوازێکە ڕوا هەرێکی لە دنیایەکەن ئەگەر پارەکانی خۆمانمان بنەوە ئێمە بە پێ ڕێنمایەکانی دارایی و ڕقابەی مالی ئیشی پێەکەین بۆی نەگەینە ئەم بارودۆخە باشە بۆ بگەین ئەم بارودۆخە ینی بەڕاستی خوێندکاران و زانکۆکان بۆ بگەن ئەم بارودۆخە ئەزانی من هەستەکەم متمانە نەماوە بە پرۆسی خوێندنیش هەتا ڕادەیەک ینی خوێندکار نازانێت ئەستە لە پەروەردەیە ئێستش نازانێت چەند ئەبێ بێنێ بۆی
بچێتەوە کۆلێجی کە بێ وەرگیرێ بە بینیمانم ساڵ شقام شێواندنەیە ئەچێتە زانکۆ نازانێ ئەخوێنێ چی فێرە بێ و ئایندەی چییە و ئایا هەلی کاری هەیە یان نییە بۆیە متمانی نە بە خۆی هەیە لە مەرحەلەی پەروەردە نەمتمانی بە خۆی هەیە و متمانی بە وەزعەکە هەیە لە مەرحەلەی قۆناغی زانکۆ و دوای زانکۆ کەواتە ئەم هەژانی کە دروست بوو تەنها دەرماڵە نییە ئەم کۆمەڵە خاڵەیە کە جەناب بەداماژی پێی کەڵەکە بووی زۆر کێشەیە من یەک شتێ پێ بڵێم ئێمە کە خوێندکار بووین من ساڵی 1994 لە کۆلێجی ئەندازیاری لە زانکۆی بەغداد خوێندکار بووم کە بێئومێد بووم لە سیستەمی سیاسی کە شتێکم بۆ بکە بەڵام بە ئومێد بووم لەو بڕوانامەی کە وەریەگرم ئەتوانم شتێکی پێ بکەم فەرقەکە زۆرە من فەرق ناکەم ینی مقارنە ناکەم بین سیستەمی سیاسەکان ئەمە سیستەمی سیاسی خۆمانە حکوومەتی کوردی خۆمانە ئەمە دروست نەمانی متمانە بە بڕوانامەکە کێشەیەکی گەوری کردووە وای لێ کردو دۆدە متمانە بە سیستەمی سیاسیش نەمێنێ ئەمە قۆناغێکی زۆر مەترسیدارە ئەبێ ئاوڕبینەوە لەم ژمارە خوێندکارە کە زۆرینەی کۆمەڵگان و زۆرینە ئاکتیڤەکەی کۆمەڵگان دەستخۆش دکتۆر دێمە خزمەت جەناب دو کۆمەڵە پرسیاری دیکەی گرنگ هەر لەو بارەیەوە کاک لوقمانوەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ مای دووبارە ستاو دەبێت کاک لوقمان ئەوەی کە ڕوویە لە چەند ڕۆژی ڕابردوو ینی بەڕاستی هەموو لایەک پشتیوانی لێ کرد بەڵام ینی کەسیش نەبوو دا و داخوازیەکانی خوێندکاران کە داوایشی ڕەوای خۆیانەوە حەقیشی ڕەوای خۆیانەوە چەند ساڵە داوا ئەکرێت ینی بۆیان جێبەجێ بکات بەڵام ئەوەی کە بینیمان ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران ینی بڕیارێکی دەرکردووە ڕاستە تا ڕادەیەک ینی ئامادەی دەربڕیەوە بۆ هاوکاریکردنی زانکۆ و پەیمانگاکان و هەروە لێنەوان نیشاندا خوێندکاران و قوتابیان لە هەرێمی کوردستان کاک لوقمان جەناب تەنوەکو جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمان تا چەند ینی ئەم بڕیاری ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانتان بەلاوە گرنگە و ئەتوانین بڵین ئەمە داوا و داخوازی خوێندکاران و زانکۆ و پەیمانگاکان پڕەکاتەوە لە پێداویستیەکان یان یاخود نەخێر سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی عزیزی کورسات نیوز و بە خێراتنی برای بەڕێزم کاک دکتۆر ئالانەکەین بێگومان ئەوەی لە ڕۆژانی ڕابردوودا ڕوویدا خۆپیشاندانی خوێندکاران کە داوایەکی سادەترین یا تۆڵێم مافێکی ڕەوای خۆیانەکەنەویش پێدانی دەرماڵەیە بێگومان ئێمە هەمومان بە دیاریکراویش ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرزوو پشتیوانی تەواومان لە داوا و داخوازیەکانی خوێندکاران کردووە بەر لەوەی خوێندکاران بڕژێنە سەرجادە و خۆپیشاندان بکەن لە ڕێگای یاداشتێکەوە داوامان کرد کە بەرمەبنای باشبوونی دۆخی دارایی هەرێم پێویستە کە دەرمالە بۆ خوێندکاران بگەڕێتەوە و خۆشتان نەزانن خوێندکاران سەرمایەکی گرنگی گەل و نیشتیمان و وڵاتەکەمانن و پێویستیان بۆیە پشتیوانی بکرێن هاوکاری بکرێن دەستیان بگیرێت و کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێت بۆیە ئێمە هەمومان پشتیوانی لە خۆپیشاندانێکی مەدەنیانە ئەەکەین بە شێوازێکی مەدەنیانە خوێندکاران داواکانی خۆیان پێشکەشکەن بەڵام بەداخەوە بینیمان لەو دوو ڕۆژانەی دواییدا ئاراستەی خۆپیشاندانەکان بە ئاراستەی تونند و تیژی دۆڕۆیی کە من پێم وایە ئەمە لە با بڵێن زێنیەتی خوێندکاران لە ئاداب و دوورە لە ڕەوشت و ئادابی خوێندکاران ڕۆڵەی هەرە توێژە هەرە کاریگەرەکەی کۆمەڵگان من دڵنیامە خوێندکاران وڵاتی خۆیان خۆشەوێ سیمبولی خۆیان خۆشەوێ پیرۆزیەکانی نیشتیمانی خۆیان خۆشەوێ ئامادەی قوربانی دانن خوێندکار هەرجی دەستی ناچێت بچێت با بڵێن کتێبخانەیەک بسووتێنێ دام و دەستگایەک بسووتێنێ نقطەیەکی پۆلیسی هاتوچۆ بسووتێنێ بەڵام بەداخەوە وای لێ هاتووە کە ڕەنگە بەشێک لە خەڵکیش خزابێتە ناو خۆپیشاندانەکان یاخود دەستێکی دەستێکی دەرەچی بخزێتە ناو خوێندکاران ئەبێ خوێندکاران لەمە زۆر وشیار و ئاگابن ئاراستەی داواکاریەکانیان بە ئاراستەیەکی بەلاڕێدا نەبڕێ و هێزێکی سیاسی خەڵکانێک با بڵێن سوود لە ناڕزایەتی داواکاری ڕاستەقینە و خواستێکی ڕەوای خوێندکاران نەبینن بۆ مەرامی سیاسیان بەکاربێنن ئەوەی تر هەموو لایەکمان پشتیوانی تەواو لە داخوازی خوێندکارانەکەین ئەوەی ئێمە مانان ئاگادارین وەکو ئەندامی پەرلەمان وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دەربڕینیان ڕزایی خوێندکاران و پێشووتریش چ بەڕێز وەزیری خوێندنی باڵا کە ئێمە لە نزیکەوە چەند جارێک گفتوگۆمان لەگەڵ کردو و دانیشتنی و ئاگامان لە هەوڵەکانی بووە چ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاقوبا تاڵەبانی بەردەوام لەسەر هێڵبووینە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان تەنانەت شەوی ڕابردوو ئێمە تا 12 شەو لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا
لە دانیشتن و گفتوگودا بووین ستافی وەزارەتەکەی لابوو بۆ دۆزینەوەی دەرچەیەک بۆ جێبەجێکردنی داوا و داخوازەکانی خوێندکار. وڵای کاک لوقمان لەسەر ئەو دۆزینەوەی دەرچەیە ببورێت خوا ئەمێ ئەو پرسیارەکەم وها بێ لە جەنابێ ینی ئەو دەرچەیە چۆنە ینی ئەمانە ئەگەر جەنابەت ئاگاداری و وردەکاری ئەو بڕیارەت لایە زانیاری زیاتر بی بە ئێمەوە بە خوێندکاران بۆیە بەڕاستی دڵنیا بنەوە بزانین ئەم دەرماڵەیە چۆنە دەرماڵەیە یاخود هاوکاریە یاخود پشتیوانیە. بەڵێ ئێمە بێگومان لە نزیکەوە لە سەرەتایی سەرهەڵدانی خۆپیشاندانەوە لە نزیکەوە لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا و لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت لە پەیوەندی دابووینەوە لە ئاگامان لێ بۆ لە نزیکەوە کە هەوڵەکانی خۆیان سەر کردوتەوە بە ئاراستەی دابینکردنی دەرماڵەی خوێندکاران وەکو ئاماژەم پێکرد شەوی ڕابردووش ئێمە لەگەڵ بەڕێز سەرۆکی فراکسیۆن لەگەڵ وەزیری خوێندنی باڵا بەردەوام بووینە تا کاتژمێر 12 ئێمە بەیەکەوە بووینە لە هەوڵی جددیدا بۆ دۆزینەوەی دەرچەیەک بۆ دابینکردنی ئەو بڕەپارەی بۆ پێویستە بۆ دەرماڵەی خوێندکاران. ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران خۆشبەختانە بڕیاردرا بە پێدانی بڕێکپارەی مانگانە کە با بڵێن بەشی پێداویستی دەرماڵەی خوێندکارانەکە بۆ ئەم ساڵی خوێندن بێگومان ئەم دەرماڵەیە کە بۆ خوێندکاران بڕاوەتەوە ئەمە بە پێی ڕێنمایی ژمارە پەنجاویەکی ساڵی 2010 لە 15/12/2010 حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێنماییەک دەرماڵەی بۆ خوێندکاران بڕێوتەوە ئەوانەی لە بەشە ناوخۆیەکانە 6,000 دینار ئەوانەی لە ناو شارن 40,000 دیناریان پێ بدرێت. ئەم دەرماڵەیە ساڵی 2004 بەڵێ ساڵی 2014 دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەم دەرماڵەیە ڕاگیراوە و ئێمە ئەگەر بێم و بۆ مێژوو بڵین لە سەرەتای دەست بەکاربوونی بەڕێز وەزیری خوێندنی باڵا لە هەوڵدا بۆ جێڕانەوەی ئەم دەرماڵەیە گوێڕای ئەوەی کە کۆمەڵێک هەنگا و قەراری جددیش لە وەزارەتی خوێندنی باڵاندراوە بە ئاراستەی بەرژەوەندا با بڵێن لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی خوێندکاران بەڵام خۆتان نەزانێت ئەمە پرۆسەیەکی دوور و درێژەوە پێویستی بە هەوڵ و شەونخۆنی و ماندووبوونێکی زۆرەکە تاکوی ئێمە ئەتوانین تەواوی خواست و داواکاریەکانیان جێبەجێکەین. ئەم بڕیارەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران من دڵنیام کە بڕیارێکە هەم چاکسازی لە بەشە ناوخۆیەکانی خوێندکاران ئەکرێت و هەم دەرماڵە بە خوێندکاران ئەدرێت تاکو ئەم لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیران پێکێنراوە بۆ ئەوی لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی عراق بێگومان لە عراق لە ساڵ 2012 بە پێی یاسای ژمارە 63 دەرماڵە بۆ خوێندکاران بڕاوەتەوە بۆ ئەو خوێندکارانی کە داهاتیان سنووردارە. لە هەرێمی کوردستانیش لە ئەمڕۆی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران بڕیاردراوە بە پێکێنانی لیژنەیەک لە بەڕێز وەزیری خوێندنی باڵا وەزیری با بڵێن پلاندانان و وەزیری دارایی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ ئامادەکردنی پرۆژە یاسایەک ئەم پرۆژە یاسایە بێگومان دێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی دەرماڵە لە هەرێمی کوردستان بە بڕیار و بەڕێنمایی نەکورە بەڵکو بە یاسا بکەین. بێگومان ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە تەواوی فراکسیۆنە جیاوازەکانی تریش گومانمان نییە کە هەمومان لە سەنگەری داکۆچیکردن لە پاراستی مافەکانی خوێندکارانە بین بۆیە خوێندکاران ئەبێ ئەم حەقیقەتە لە بەرچاو بێ کە ئێمە ئەمە ئەرکێکی خۆمانە لە سەرشانی خۆمانەکە ئەرکێکی نیشتیمانیە و ئەرکێکی نەتەوەیە و ئەرکێکی ئەخلاقیە کە داکۆچی لە مافەکانی خوێندکاران بکەین بۆیە داخوازی خوێندکاران بۆ جێڕانەوەی دەرماڵیان سەرەتاییترین مافە پێم وایە ئەگەر ڕخصەتم بە یەک پرسیاریکە لێ بکەم لەسەر ئەو دەرماڵەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جوول لە تەواوکەم فەرموو تەواوی کە جوملەکە بەڵێ چ ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چ وەکو حیزبیش ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لە فەلسەفە و نەهج و مەبادی یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو حیزبی سۆسیال دیموکرات کە پشتیوانی لە توێژی خوێندکاران بکە و پشتیوانیان بکە و دەعمیان بکە و هاوکاریان بکە بۆ جێبەجێکردنی خواست و داواکاریەکانێن بۆیە ئەمە شتێکی مەبدەئیە لە لای ئێمە لە سەنگەری داکۆچیکردن لە مافەکانی خوێندکاران چۆڵ ناکەین بەڵکو ئەبینە پشتیوانیی گەورە بۆ داکۆچیکردنی مافەکانیان بەڵام ئەبێ ئەم داخوازیکردنە بە ئاراستی تونند و تیژی نەبرێ بەڵکو شێوازێکی مەدەنیانە تعبیر بکرێ خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ وەڵامی داخوازیەکانی خوێندکاران نەدا ئومێدوارم لە هەنگاوەکانی داهاتومان بتواندرێن ریفۆرم لە تەواوی سێکتەرەکانی خوێندنی بڵین پەروەردە و خوێندنی باڵا بکرێ گومانیشم نییە لە دڵسۆزی و لە توانایی
هەم تیمی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە هەوڵاکان و شەو نخونی بەڕێز وەزیری خوێندنی باڵا بۆ جێبەجێکردنی تەواوی داخوازەکانی. زۆر باشە کاک لەخوان جەناب داماژت بۆدا کە ئەم دەرماڵە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرفەکرێت کە سەرفەکرێت دیارە لە داهاتوە ئێستا ئاماژەت بۆدا لیژنەیەک پێکێنراوە لە ئەنجومەنی وەزیران بۆی کە پرۆژە بڕیارێک ئامادە بکەن و بینێرنە پەرلەمان بۆی گۆڕانکاری تیا بکرێت. باشە خۆ بڕیار هەیە بۆ دانی دەرماڵەکە پرۆژە یاسایەک باشە ینی پرۆژە یاسای کۆن هەیە کە ئەڵێ هەموو خوێندکاران بەبێت جیاوازی دەرماڵەکە بیانگرێتەوە. ئێستا لەم هاوکاریە یاخود لەم منحەیە یاخود لەم پیشگیریە لەم دەرماڵەیە کە ئەدرێ حکوومەت بڕیاری لێ ئەمڕۆ هەموو خوێندکاران ئەگرێتەوە بەبێت جیاوازی یاخود چکە قسەیەک هەیە ئەڵێ خوێندکارە کەم دەرامەت و هەژارەکان تکایە ئەوە ڕوونکەیتەوە بۆمان سوپاس دەکەم. من پێم وایە جیاکردنەوەی خوێندکاری کەم دەرامەت و هەژار کارێکی ئاسان نییە لە هەلومەرجی ئێستادا بۆیە ئەم منعەیە کە دراوەتە وەزارەتی خوێندنی باڵا و ئەوەی بەپێی زانیاریەکانی ئێمە ئەم هاوکاریە هەم بەشی ئەوە ئەکاکە جارشتر خوێند با بڵێن بەشە ناوخۆیەکانی پێنۆژەن بکرێتەوە و کەموکوڕی و کەموکوڕیەکانی پێدابین بکرێ هەم ئەم بڕە هاوکاریە کە لە ساڵانی ڕابردوودا وەکو دەرماڵە دراوەتە خوێندکاران من پێم وایە بۆ ئەم ساڵی خوێندن بەپێی زانیاریەکانی زۆر باشە ئێمە تەواوی خوێندکاران ئەم هاوکاریە وەرەگرن. ئەم پرۆژە یاسایی کە باس ئەەکەین کاتێک کە بابەتەکە بە یاسایی ئەکرێ بێگومان دیاری ئەکرێ چێ ئەم دەرماڵی ئەگرێتەوە ئەمە ڕەنگە بۆ ساڵانی داهاتوو بێەوە ئەم پرۆژە یاسایە دێتە پەرلەمانی کوردستان کاتێک کە بە یاساکرا ئەنجومەنی وەزیرانیش ناتوانێت کاتێ بە یاسا بوو بتوانێت بە بڕیارێک منحەکە ببڕێت چونکە پێشووتر ئەمە بە بڕیار کراوە بە ڕێنمایی و بە بڕیاری ئەنجومەنی وەزیرەکان بە بڕیارێک شڵاگیراوە. ئەمڕۆ بەم هەنگاوە جارشتر دەتوانم بڵێم دڵنیایی بدەین کەوا خوێندکاران دەرماڵەکانیان وەرئەگرنەوە و دوای ئەوەی کە پرۆژە یاساکە دێتە پەرلەمانی کوردستان بێگومان پەرلەمانی کوردستان دەستوبەر دەکات بۆ ئەوەی ئەم یاسایە دەربکە و منەمێ ڕاستیەکی ترژی بڵێم ئێمە بەردەوام لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا لە پەیوەندی دابووین تەنانەت شەوی ڕابردووش وەزیری خوێندنی باڵا تەئکیدی کردەوە کە ئامادەیە هەر ئەمڕۆ یا بەیانی هەر کاتێک پەرلەمانی کوردستان داوا بکە ئامادەیە بێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی ڕوونکردنەوە بدا و لەوێشەوە پشتیوانی خۆی بۆ خوێندکاران و داخوازی خوێندکاران دەرببڕێ بە تایبەت بە دیاریکراوی لە جێڕانەوەی دەرماڵەیان و چاکسازیکردن لە بەشە ناوخۆیەکانیان. دەست خۆشکاک لەخوان دێمە خزمەت جەنابەت بۆ هەندێ بابەتی دیکە دکتۆر ئالان ینی کاکلوخوان وردەکاری باشی خستە ڕوو بەڕاستی ئەوەی کە ناڕوون بوو ینی حکومە دەڵێ بڕیارمانداوە کە دەرماڵەکان بگەڕێنەوە بەڵام سەوتە کاکلوخوان ئاماژەی پێدا بۆ ئەم ساڵ ینی بە بێ جیاوازی سەرجەم خوێندکاران نەگرێتەوە ئێوە ڕاستی ئەمە مژدەیەکی خۆشە پێ دوایە ینی لە دوای ئەم بڕیاری حکومەتی هەرێمی کوردستانەوە ئێوەی زانکۆکان و ئێوەی سەرۆکی زانکۆکان و خوێندکارانیش ئەتوانن بڕۆنەوە هۆڵەکانی خوێندن و ئەو خۆپشاندان و تەوژمی ناڕازایی کە هەبوو کۆتایی پێبێت پێشبینیەوەکەن. من لێرەوە مێ سپاسی ئەو تیمە جوانە بکەم کە خوێندکارانیش هاتنە ناو تیمەکەەوە خوێندکاران مامۆستایان زانکۆکان جا لەسەر ئەمە هەموو جەنابی وەزیری خوێندنی باڵا لەگەڵ پەرلەمانی کوردستان و کێمە زانیم زاشیان کۆ کردوەوە بۆ پشتیوانی خوێندکاران بەڕاستی تیمێکی زۆر ئەم جارەیان تیمێکی زۆر یەک بووین لە هەموو شتێکە و حکوومەتی هەرێم ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ کە بڕیاری داوە دیارە بڕیارەکە بڕیارێکی ڕاستەسانم بەڕاستی ئەم دووسێ ڕۆژە لەگەڵ خوێندکارانە بووین لە قۆناغ بە قۆناغ و بە نووسرای فەرمیش پشتیوانی خۆمان دەربڕێەوە بۆ داواکارەکانیان و ئەمە ڕۆڵی هەبوو ڕۆڵی جەنابی وەزیر و تەلەفۆنی بەردەواممان تەنانەت با بڕیار بۆ یەکتریش ببینین لەگەڵ وەزیری خوێندنی باڵا بەڵام خوێندکارانیش ببینێ و خۆشحاڵ بوو نوێنەری خوێندکارانیش ببینێ وڵی گرنگ بوو گەربات هاتە ناو خوێندکاران بەڵام ئەبێ ڕێکی خین ینی ئەویش التیزاماتی خۆی هەیە بۆ ئەنجومەنی وەزیرانی ئەمڕۆ چۆن کۆبوونەوەکە بوو ئەمە هەمووی بەڕاستی ئێستا با بڵین تابلۆکە سەر ڕوونە هەندێک ڕوونترە لامان ئێستا بێ ئەم تابلۆ ڕوونە ڕوونکەینەوە بۆ خوێندکاران زۆر گرنگ ئەم قۆناغە ئێستا ئەوەیە کە ئێمە بۆ خوێندکارانی ڕوونکەینەوە داواکارێکتان هەبووە داواکارێکە بەم شێوازە جێبەجێکرێ دەرماڵەی وەکو جاران بەچل وەبزانام زیاتریش بوو جاران بەرحاڵ بەڵام ئەم دەرماڵەیە کە من حەیەکە درێ بە تەڵەبە بۆ ئەوەی بتوانێت بەلای کەمەوە مەسرفی کارتی مۆری خۆی پێداوی مۆبایلەکەی و پێداویستی ڕۆژانی خۆی و ئەمە لە پاڵ ئەمەشخۆیەکانیش گرنگە کاڵە چاکسازی تیاکرێت لە پاڵ ئەمەشە پێداویستەکانی بەشە ناخۆیەکانی زۆر گرنگە زۆر گرنگە بەڕاستی ئێمە معاناتێکی زۆرمان هەیە ینی من نامێ بچمە تەفاسیلەوە بەس هەندێک زانکۆ هەیە لە زانکۆکی خۆمان لە بینیەوەنە کە قەرزاری سوتەمەنین
بۆ پێداویستی کارەبا تۆزانی ئێمە گەرمکردنی ئاو کارەبای ڕۆژانە ئەبێت نابێت ببڕێ لەبەرەوە ڕاستە ئاوی گەرم ڕۆژە ناڕۆژێکیان دوو ڕۆژ جارێکە بەڵام ئەویش هەمووی بۆی بزان خوێندکارانمانیان ئێمە بە قەرز ئەیهێنین کە پارە هەبوو پارەکەدەین شتێکی طبیعی بێ ڕەنگە ئەوە لەم بارودۆخی قیرانەیە کەستێ بەڵام بەڕاستی پێویستیمان بۆیە ئەم قیرانە ئاوا تێپەڕێنین کە ئیتر پێداویستەکان باشتر بن و دابینکردنی پێداویستەکان باشتر بن هەر پێشفترێک هەر بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت شتێ پارەی نرد بۆی پێداویستی بەشە ناخۆی شتێکی بەسییتمان کڕی باش بوو ینی ئەو پارێت چی بووی وەکو هاوکاری بوو وەکو ینی بەڕاستی یارمەتیەک بوو بۆ زانکۆکان بۆ بڵێ ینی ئەوە شتێکی بەسییت بوو بۆ زانکۆکان بەڕاستی جێگای ڕێز بوو ینیەوە نییە بەڵام ئێمە ئیتر پێویستیمان بۆیە بودجێکی سابتمانە بێ بۆ بەشە ناخۆیەکان ئەوەی ئێستا بڕیار لێدراوە مانگانە بتوانین ئێمە پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە ینی بەڕاستە دکتۆریانەوەی کەسە بڕێ لێدراوە بەپی پێشبینەکانی تۆ ئێوە بۆ نمونە سەوکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چەند وەرەگرن لەم منحەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ زانکۆکان بەشە ناوخۆیەکان دڵنیام ئەمە ئێستا لێمان داوا کراوە لیژنێکمان پێکهێناوە ئەمڕۆ هەر یەکسەر دوای نامەی بەڕێز بەڕێبەری گشتی کارگێڕی و دارایی لە وەزارەتی خوێندنی باڵا کە لیژنەیەک دروستکەین یان پێداویستەکانی خۆمان چییە بۆ بەشە ناوخۆیەکان بینێرین ئێمە لە بینایی بەشە ناوخۆیەکان هەندێک بینای نوێمان پێویستە لە بەرەی ژمارە خوێندکار زیای کردووە و هەروەها پێداویستی ڕۆژانە لە سوتەمەنی لە خزمەتی تەندروستی و سەلامەتی کە ئێستا زۆر مهمە پاک و خاوێنی هەروات کەلوپەلی ناو بەشە ناوخۆیەکان ئەمانە پێویستمان پێێت یانی من ئەگەر ڕقەمێکە بمێ ئێمە ینی پێداویستی ساڵانەمان نزیکەی 500 بۆ 600 هزار لیتر گازمانەوێ کە بە نرخی ئێستا ئەمڕۆ مەبلەغێکی زۆر زۆرە دڵنیاش بۆتان دابین ناکەن لە ئێستایانەوە شتێکی مەحاڵە نەنەمە خۆمانەی کڕین خۆتانەی کڕن بەڵێ ئێمە شتێک لەو داهاتی کە هەیە بەکارێنین و مانگانی کە هەیە و شتێک قەرزارە بین و ینی ئاوا ینی بەوەستا دکتۆرالان زانکۆکان لە سایت چەنی داهاتی خۆتان بەکارهێنانی ئەچێ بۆ حکوومەت بەپێی کۆتابڕیاری ئەنجومەنی وەزیران لە یەکی نۆوە ئێمە داهاتی ساحفتای زانکۆکان بەکارهێنینەوە باش ئەم داهاتە بۆ پێداویستی ڕۆژانەیە ینی بۆ پێداویستی خوێندنی ڕۆژانەیە لەگەڵ کریوانە بێژی لەگەڵ موچە ئێوارانە چکەمە ستافی ئێوارانمانەیە لەبەرەوەی خوێندکار ئێوارانمان هەیە ئەمانە بەس بۆی من بۆ ڕوونکەمەوە ساحفتاکەی کە ئەگەڕێتەوە لای ئێمە ئەبێتەوە بە سێ بەش لە سا سیە مێنێتەوە سا هەفتای ئەبێتەوە بە موچە و بە کرێک وانە بێژی ئەوەی کە ئێستا هەیە داهاتەکە ساسیە مێنێتەوە ئەو ساسیە بەکارهێنین بۆ پێداویستی خوێندنی تاقیگەکان و قرتاسیە و پێداویستی ڕۆژانەی پرۆسی خوێندن بەڵام بەشە ناخۆیەکان خۆی بە تەنیا ڕەنگە و ساسیە بەرێ بەس بۆ معلوماتان ینی دوو ساسیە وێ ینی بە سوتەمەنی بەشە ناخۆیەکان ڕەنگە و ساسیە بەرێ برۆ بەشمان ناکە بەرەو ئەبێت لە هەموو دنیاە پرۆسی خوێندن بە دامی حکوومەتەکرێ بە دامی وەزارەتی داراییەکرێ داهاتی میزانی ساڵانە تەخسیسەکرێ بۆ وەزارەتی خوێندنی باڵا چۆن تەخسیسەکرێ بۆ پەروەردە و بۆ دکتۆران ینی ئێستا زۆر قسە ئەبیستین بەڕاستی لەناو هەم خوێندکاران هەم لەناو زۆرێک لە خەڵکە یانی ئەڵەن حکوومەت خۆی هەوڵایە سەرجەم کەرتەکان بکات بە کەرتی تایبەتەوە تا بۆ نمونە کەرتی کارەبای کردو بە تایبەتەوە تا و هەوڵەیە کەرتی پەروەردە بکات بە تایبەت و زۆربەی کەرتەکانی دیکەی کردو بە تایبەت یعنی قسەیەکی ژەسەر ئەوەیە کە ئەڵێ خوێندنی باڵا لە زانکۆ پەیمانگاکان هەر بۆ نمونە ئەم ساڵ لە سایە 50 خوێندکار کە دەرچووی شەشی ئامادەی بوو ناوی لە پارالێل هاتوۆتەوە یعنی بێ بە پارە بخوێنێ کەواتەم قسەی ڕاستە و دروستە کە خەڵک باسیەکە حکوومەت نیازی هەیە کەرتی خوێندنی باڵاش بکات بە کەرتیشی تایبەت ینی من شاهدەیەکەم لە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا جنابی وەزیر هەموو بەڕێزانی لە وەزارەتن وەزانکۆکانی هیچ نیەتی شیاوانیەوە هیچ کاروانەکراوە و ئەحسایی کە باسی شکرد ڕەنگە زۆر دقیق نەبێ لەبەرەوەی ئێمە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی من لەو ئەحسایە بۆ باسەکەم باش لە خطەی یەکەمی پلانی یەکەمی وەرگرتنە ڕەنگە گەشت بێتە ساسی دوای دابەزی پارالێل بۆ خوار سابیستیش دابەزی بە بڕیاری وەزیری خوێندنی باڵا و خوێندنی بێ پارە با بڵێن خۆڕایی زیای کرد من بەسەراحەت شتێکە پێ بڵێم من بۆ چوونێکم هەیە لەسەر مۆزوعی خوێندنی پارالێل یان خوێندنی ئێواران خوێندنی ئێواران زۆر باز ناکرێت لە بەرەوەی جیاوازە خوێندنی پارالێل ئەوەن بێکەوە دانیشن ئەم پارەدا ئەم پارە نادا
بەڕاستی من زۆر لەگەڵ ینی زۆر پارە و داهاتی خوێندنی پارالێل بۆ ڕێژەیە نییە کە خزمەتی ئەوەی پرۆسی خوێندن بکە. بەڕاستی ئەوە زانکۆ بەوە ناژی، زانکۆ بە بودجەیەکی میزانیەتێکی سابتی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی ئەو لیژنەی کە باسییان کە زۆر خۆشحاڵ بوو پێی، وەزارەتی پلاندانان، وەزارەتی دارایی، وەزارەتی سامانە سروشتەکان لە بەرەوەی پارە و پرۆسی فرۆشتنی نەوت لای ئەوانە، وەزارەتی خوێندنی باڵا حەقی خۆیەتی داوای بەشی خۆی بکە لە داهاتی ئەم وڵاتە بۆی خزمەتی ئەم گەنجانە بکەن کە ئێستا ئێوە وەکو زانکۆکان ببوورە تخوا قسەکەشم پێ بڕیت وەکو زانکۆکان ینی ئێستا ئەم چەند ساڵی ڕابردووە بەم ساڵیشەوە هیچ بودجەیەکتان نەبووە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا حکوومەتی هەرێمی کوردستان؟ کاکەم بەس بۆی من هەندێک ڕقەمە بێنێ 2014 بودجەی ساڵی بودجەی مانگانەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە 1970 یان 65 خوێنکارانی ئێستەی هەبووە مانگی 600 میلیۆن دینار بووە. ئێستا مانگانەمان 6 میلیۆن دینارە. کەمی کردووە زۆر زۆر بۆ چی زیای کردووە تا ئەوەی ئەمە کەم نەکە. زانکۆکانی تریش بە هەماشەوە هەمووی سادە. ئەمە طبعاً تۆ زانین لەبەر قەیرانەکان لە ساحەفتا وەرەگرین گەشتی لە 150مان وەرەگرت، ینی ساحەفتایەوەی کە بۆمان تەرخانەکرێت بۆ ئێستەوەی صافی وەرەگرین ئەوە نیە شتێ زیاد کردووە ڕەنگە 62 میلیۆن یان 68 میلیۆن لەم مانگۆ شتێکی وان بیست کە زیاکرێت، یعنی ساحەفتایی 90 میلیۆنمان بۆ دانێن. ئەمەش ناتوانین بیاین بە هەموو شتێک، ینی ئەمیش تعلیماتی دارایی خۆی هەیە، کاری خۆی هەیە. زانکۆ پێویستی بە هەندێک مەساریفی تر هەیە وەکو مەسەلەی کە تۆ داوام لەیەکی ئەو قسە و پێڵێمەوە تۆ بە ڕێنمایی 1960 محاسبەی دارایی زانکۆکانەکەی، بەڵام بە ئەتەوێ بە پێشکەوتن و تەکنۆلۆژیای 2021 کار بکە. خوێنکاریش بۆ عەقڵیەتە بیر لەگەڵ تۆ کاتەوە. ئەو ئەوێ بۆ سیستەمەی نوێیی هەموو جیهان فێریکەیت. ناکرێ من بە سیستەمە کۆنەکە فێریکەم، هەر نەماوە سیستەمی کۆن نەماوە. خۆ من ئەسڵەن ئێستا شتێک نەماوە، سەبوورە وایت بۆردیش نەماوە. ئێستا هەموو شتێک بە تەکنۆلۆژیایە بە ئەلکترۆنی و بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیکانە. بۆیە ناکرێ من پرۆسەی خوێندن دواخەم لە بەرەوەی دوای خەم لە کواڵیتی و لە کوانتیتیشە دوای خەم و خزمەتی خوێندکاران نەکەم لە بەرەوەی پارەم نییە. بۆیە من لەگەڵ ئەوە نیم بەو دەرەجەیە کە خوێندنی پارالێل ببێتە اعتیمادی وەزارەتی خوێندنی باڵا بۆ هێنانی داهات، بەڵکو بێ اعتیمادکەینە سەر بودجەیەکی سابتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانین بەڕاستی خزمەتی پرۆسی خوێندن بکەین و خزمەتی ئەو خوێندکارانە بکەین کە ئێستا لەسەر جادن و داوای مافی خۆیانەکەن. هەدەفی ئێمە بووە. دەست خۆش دێم و خزمەت جەنابەت دکتۆر ئالانجان. بەڵێ کاک لوقمان، ینی ئەمەوە پرسم لە بەڕێستان، ینی ڕاستە کۆمەڵێک هەوڵی جدی هەبوو وەکو جەنابەت ئاماژەت پێدا لەلایەن زانکۆکان خودی خۆیان، سەرۆکی زانکۆکان و هەروەها تیمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە فراکسیۆنە جیاوازەکان بە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە. بەڵام ینی ئەمێ ئەوە بڵێم ئایا دڵنیایی هەیە بۆ بەردەوامبوونی ئەم منحە و دەرماڵەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لێداوە، ینی مانگێشکە یاخود دوو مانگیکە بەهۆیەوەی کە بڵێ بەغدا بودجە نانێرێ یاخود لایەنێکی دیکە لە بواری نەوت بۆ نمونە نەوتمان باش نەفرۆشتووە ناتوانین دەرماڵەکان بدەین و ئەمێ ئەوەش بپرسم لە بەڕێستان تا چەند زانیاریتان هەیە ئەو دەرماڵەی کە سەرفەکرێت لە مانگی چەندەوە سەرفەکرێت بۆ خوێندکاران بەڕاستی؟ ئەمە بڕیارەکە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بێگومان منحەیەکی مانگانەی 6 میلیۆن دۆلاریە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بەپێی ئەو بە دووادارچوونانی ئێمە 155,600 خوێندکار مافی وەرگرتنی دەرماڵەیان هەیە لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان و ئەم بڕەپارەش با بڵین بەپێی ئەو ڕێنمایی ژمارەیە پەنجاویەکی ساڵی 2010 کە با بڵین ئەو بڕەپارەی ئاماژەمان پێدا 60,000 بۆ خوێندکارانی دەرەوەی شار، 40,000 بۆ وانەی ناون شار و بەشێکیان ئەوانەی خوێندکاری دەرەوەی شار بوون ئەگەر لە بەشە ناوخۆیەکان بە اختیاری خۆیان نەمابنەوە لە دەرەوە خانویان گربی 100,000یان پێ ئەدراکات خۆی سیستەمەکە وا بووە. ئەم بڕەپارەیە مانگانە بڕیاری لێدراوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا سەر بکرێ. ئەگەر ئەم بڕەپارەیە بە بەردەوامی بۆ وەزارەتی خوێندنی باڵا سەر بکرێت من دڵنیایی ئەدەم کە ئەم دەرماڵەیە بە تەواوەتی ئەدرێتە خوێندکاران و لە کاتی خۆیان پێیان ئەدرێت.
وێڕایەوە من ئەمەوێت تاکید لەوە بکەمەوە کە هەوڵەکانی هەم جێگری سەرۆکی حکوومەت هەم هەوڵەکانی بەڕێز وەزیری خوێندنی باڵا هەم هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان و هەم چێ با بڵێن یەکێتی وەکو حیزب من ئاگام لێبوو لە دوێنێەوە لەسەر هێڵ بوون کە ئەگەر ئەمڕۆ ئەم بڕیارەی وەزارەت حکوومەتی هەرێمی کوردستانیش نەبا یەکێتی بیری لەوە کردەوە خۆشی ئەگەر تەنانەت بێتە ژێربار پشتیوانی لە خوێندکاران گرنگ یعنی ئەگەر ئەو بڕیارەی بایە گرنگ جێبەجێ بکات چونکە ئێمە من دڵنیایی ئەدەم لەوەی کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشی وەکو حیزب چ لەسەر ئاستی تاکی دەکەمەوە تیمەکەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێز کاقوبا تاڵەبانی من ئاگام لێبوو تا 12 شەویش لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا لە گفتوگۆدا بوون هەم ئێمە وەکو فراکسیۆن هەم وەکو حیزبیش لەسەر هێڵ بووین بۆ ئەوەی کەوا با بڵێن داواکاری خوێندکاران جێبەجێ بکەین چونکە تاکی دەکەمەوە لە نەهج و فەلسەفەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە بەرنامە ئەساسەکانی وەیە کە دەستگیرۆی خوێندکاران بکە و پشتیوانی لە داوا داخوازەکانی خوێندکاران بکە ئەمە بڕوایەکی نەگۆڕی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە ئێمە سووری لەسەرەوەی کە داکۆچی و دیفاع لە مافی خوێندکارانەکەین و ئەم داوای خوێندکارانیش بە داوایەکی ڕەوا ئەبینین و بێگومان چاودێری وەکو ئەرکێکی پەرلەمانیش ئێمە چاودێری بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانەکەین ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە مانگانە 6 ملیۆن دلار با بڵێن هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا بکەم هاوکاریە بەردەوامە بێ بۆ ئەم ساڵی خوێندن بە تەواوەتی ئەدرێت بێگومان ئاماژەم پێدا کە 2000 پرۆژە یاسایە کە ئەمە دەکرێتێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی دەرماڵی خوێندکاران بە یاسایی بکرێ و ئەم مەسەلەیە بواری با بڵێن جارێشتر بڕینی تێدا نەمێنێ وێڕایەوە من ئەمەوێت تاکید لە حاڵەتێکی تر بکەمەوە کە تاکی دەکەمەوە خوێندکاران لە مێژووی شۆڕشەیەک لە دوای یەکەکاندا ڕۆڵێکی هێزگار گەورەیان هەبووە بێگومان لە پشتیوانیکردن لە شۆڕش و لە وەلا و خۆشەویستیان بۆ نیشتیمان و بۆ نەوەتەوەکان و بۆ ڕەمز و بۆ سیمبولەکانیان بۆیە ئەبێ خوێندکاران وێڕای ئەوەی ئێمە کە تاکی دەکەینەوە لەم منبەرە بەڕێزەکە کە پشتیوانی لە داوا و داخوازەکانی خوێندکارانەکەین سنگەری داکۆچیکردن لە مافەکانی خوێندکاران چۆڵ ناکەین ئەبێ خوێندکاران وشیار و وریابن بۆ ئەوی داواکاریەکانیان بەلا ڕێدا نەبرێ خەڵکانیشتر دەست تێکەڵاو نەکەن لەگەڵ با بڵێن داخوازیەکانی خوێندکارێنە بەشێک لە خەڵکی تر نەخزێتە ناو خوێندکاران کە بەداخەوە من دڵنیام خزاوەتە ناو ئەو بەشەی کە تونند و تیژی ئەکا خوێندکار وڵاتی خۆی نیشتیمانی خۆی دام و دەستگاکانی خۆی خۆش ئەوێت بڕوا ناکەم خوێندکار دەستی بچێتە بەر ئەوەی کەوا بینایەکی حکومی بسووتێنێ کتێبخانەیەک بسووتێنێ زیان بە کەرتی گشتی بگەێنێ چونکە ئێمە بیرمان نەچێکە لە ئەگە بگەڕینەوە بۆ زەمەنی شەڕی داعش ئەو کاتێکە هەرێمی کوردستان ڕوبەڕووی با بڵێ مەترسی ئەبۆ خوێندکاران تەنانەت لە خۆشەویستی وەلایان نیشتیمان و بۆ پێشمەرگە بەشی زۆریان بەجلی پێشمەرگە دەوامیان لە زانکۆپەی مانگاکانە کرد بۆیە من دڵنیام ئەو وەلا ئەو خۆشەویستی خوێندکاران بە وڵات و بۆ نیشتیمانەکان ماوە ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەرچی حکوومەتە بە بیل داخوازیەکانوانەوە بچێت چونکە مستەلزەماتی ئێستا قۆناغی ئێستا جیاوازە خوێندکار داواکاری هەیە ئێمە ئاگادارین دۆخی ژیان و گوزەرانی کەسوکاریان خراپە هاوڵاتی هەیە دوو کە سێ کەسی خوێندکارە لە زانکۆ و لە پەیمانگەکان کە ڕەنگە نەتوانێت ئیدارەیان بدا خوێندکار هەیە با بڵێن پارەی پێنیە دوپەیامی بەڕێز زۆرگرم ئەمانە پێویستە حکوومەتیش لە پەیامیشی کورتا سوپاس دەکەم دوا پەیامی ئێمەوەیە تاکی دەکەینەوە پشتیوانی لە داوا داخوازیەکانی خوێندکارانەکەین ئەم بڕیارەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران ئێمە پێشوازی ئەەکەین لە نزیکەوە چاودێری ئەەکەین خوێندکاران گومانیان نەبێ کە هەم وەزارەتی خوێندنی باڵا هەم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەند تیمەکەمان لە حکوومەت لە سەنگەری داکۆچیکردن لە مافەکانی خوێندکاران ئەم سەنگەرە چۆڵ ناکەین بۆیە پێویست دەکات کە با بڵێن چاودێری بڕیارەکەی حکوومەت بکەین بۆ ئەوەی بتوانین درێژە بە پرۆسی خوێندن بدرێت لە هەرێمی کوردستان. دەست خۆشکار لوقمانجان دکتۆر ئاران جەنابیش دوا پێیان بگەین سپاس دەکەم. من سپاسیەوە کەم دووبارە ڕێزم بۆ خوێندکارانە کە سوورن لەسەر داواکردنی مافەکانیان و سوور بوون و ئێستا ئەممان ئەو دەستکەوتیان بەدەستهێنا بۆ وەرگرتنی دەرماڵی خوێندکاران. من یەک پەیام هەیە بۆ هەمووان پەیامەکە ئەوەیە بەڕاستی وەکو سلێمانی پێویستە متمانە بگەڕینەوە بۆ پەیوەندی نێوان حکوومەتی خۆجێی لە سلێمانی و خەڵک پێویستە ئاسایشی کۆمەڵایەتی بپارێزین پێویستە استقرار بگەڕێتەوە بۆ
بیر و هزری خەڵک بۆ لایانی کۆمەڵایەتی خوێندکاران بۆ بازار پێویستە ئەو سیاسەتە عاقلانەی بگەڕێنە بۆ سیاسەتە عاقلانەی گەڕانەوە بۆ ناو خەڵک و خەڵک ببن بە بەشێک لە بڕیاری سیاسی ئەمە زۆر گرنگە بۆ ئەڵێم سیاسی لە بەرەوەی سیاست چۆتە ناو هەموو جونگەکانەوە و بەشێک لە ئەو جونگانە بەشێکی خوێندکارانە بەشێکی زانکۆکانە بەشێکی خزمەت گوزاریە هەموو بەشەکان بەڕاستی کە ئەڵم سیاست مەبەستم سیاستی حیزبایەتی نیە مەبەستم شێوازی بیکردنەوە کارکردنە ناو خەڵکە ئەتوانین بڵێن ئەم شۆڕشە خوێندکاری ئەم جارە گەیشتە مەنزڵی خۆی بەڵێەوە بەردەوامیشە بێ سپاس بۆ برایانی بەڕێزم دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوو. سپاس دەکەم دکتۆر. هەر سپاس بۆ برای عزیزمان کاک لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ. دەستخۆش دکتۆر سپاس دەکەم هەر بژی مەمنون.